دیارە لەسەر ڕێنمایی بەڕێز پارێزگاری هەڵەبجە بەڕێز بەڕێوەبەری ئاسایش بەڕێز بەڕێوەبەری پۆلیس و بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆ ڕێدراوە کە دەرچوونی ڕۆژانە و شەوانە لە سنووری پارێزگاکە ئەنجام بدرێ مەبەست لە دەرچوونەکە تەنها بۆ هێمنی و ئاسایشی ناوشارە هیچ شتێک نییە لە پشتیەوە کە هەواڵێکە بێیان مەترسیەکە بێیان شتێک لەو بابەتانە هەبێت تەنها پاراستی هێمنی و ئاسایشی ناوشارەوە ئۆتۆمبیلانی کە گومان لێیان لەسرە تەفتی شەکرێن و ئەو کەسەی چامی ڕەشی ئۆتۆمبیلەکەیەوە لەسگەیلیا بێیان پەردەی هەڵواسی بێ لە یەکرێتەوە و لەلایەن هێزەکانی پۆلیس و ئاسایش و پۆلیسیاتچۆ دەستی بەسەر ئاگیرێ بابەتەکە تەنها بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و زیاتر چەسپاندنی حکمی یاساوە بەرقەرارکردنی ئاسایشە لە پارێزگای هەڵەبجە. ئێمە خۆتان نەزانن ئەو ماوانەی پێشوش هەر بەردەوام بووین لەم جۆرە هەڵمەتانە هەرچەند مانگیەک یان چەند هەفتە جارێک ئەنجامەدرێ ئەم هەڵمەتانە بەڵێ تا کۆتایی هاتنی جژنەکانی نەورۆز بەو شێوەیە بەردەوامە بێت و ئەم هێزەکانی پۆلیس و ئاسایش و پۆلیسی هاتوچۆ لە سەرجادە ئەمێنەوە بە بەردەوام.